سڵاو پوختەی ڤارتان پێشکەش دەکەم. دوای چەند مانگێک لە سەقامگیری جارێکی دیکە بەهای دۆلار بەرز بووە و ئەمڕۆژ بەهای $100 143,000 دیناری تێپڕات. بە گوێرەی بە دوواداچوونێکی ڤار دابەزینی نرخی نەوتی خاو و کەمی پارەی نەختینە لە بانکەکانی عێراق دوو دیارترین هۆکاری ناجێگیری بەهای دۆلار و بەرزبوونەوەیەتی. دۆخی تەندروستی نووسەر و ڕۆمانوس شێرزاد حەسەن جێگیرە و مەترسی لەسەر ژیانی نەماوە. سەرچاوەیەکی نزیک لە ناوبراو دەڵێت بەهۆی بەرکەوتنی زەبر بەرمێشکی پزیشکەکان لە نەخۆشخانە هێشتوانێتەوە. سەرچاوەیەکی نزیک لە شێرزاد حەسەن لەبارەی ڕەوشی تەندروستی ئەو نووسەرە بەڤاری گوت تەندروستی جێگیرە و کەمێک زەبر بەرسەری کەوتە و تووشی خوێنبەربوونی ناوەکی بووە. بۆ دڵنیایی پزیشکەکان پێیان باشە لە نەخۆشخانە بمێنێتەوە و لەژێر چاودێری خۆیان نابێت. مەزلوم عەبدی داوای دیداری عەبدوڵڵا ئۆجەلان دەکات و دەژڵێت لە نێوان ئەوان و تورکیا لەسایی پرۆسەی ئاشتی پەیوەندی هەیە بۆ چارەسەری کێشەکان پێویستە سەردانی ئەمڕاڵی بکات. فەرماندەی گشتی هێزەکانی سووریای دیموکرات هەسەدا دەژڵێت زیاتر لە هەموو لایەک پرۆسەی ئاشتی پەیوەندی بە ڕۆژاوای کوردستانەوە هەیە و شاندی سەردانیکەری ئەمڕاڵیش گوتویانە ئۆجەلان داوای دیداری ئەوی کردووە. ئامادەیە بۆ ئەو دیدارە ئەگەر تورکیا ڕێگە بدات.